سڵاوتان لەبێ خۆشەویستان ڕەنگینم لە ڕۆماڵی تایبەتی با هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق لەگەڵتانم کە ئەمڕۆ دەزانینکەوە دەنگدانی گشتیە لە ساعت حوتی بەیانیەوە دەستی پێ کردووە کە دوو ڕۆژبەر لە ئێستا دەنگدانی تایبەت بوو بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق بەگشتی و کەرکووک بە تایبەتی ئەمڕۆ کە هاوڵاتیان بەگشتی لە ساعت حوتی بەیانیەوە با جۆش و خرۆشەوە لە شاری کەرکووک ڕۆ لە سندوقەکانی دەنگدان دەکەن ڕوو لە بنکەکانی دەنگدان دەکەن بۆی ئەو مافەی یاخود ئەو ئەرکەی کە لەسەر شانیانە ئەو داهاتووی کە لە پێشیانە بۆ ئەوی کە داهاتووی تاکی کوردیاری بکەن بۆی کە داهاتوو چارەنووسی کوردیاری بکەن دەزانینکەوە لە ماوەکانی ڕابردوودا بەهۆی دەسەڵاتی خۆسەپێنی پارێزگاری بە وەکالەتی کەرکووکەوە چەندین زوڵم بەرامبەر بە کورد کرا چەندین ناحەقی بەرامبەر بە کورد کرا بەرامبەر بە نەتەوەی کورد بە تایبەتی بەرامبەر بە چاکەکانمان بە سەرجەم چوونی توێژەکانمان سەبارەت بە نەبوونی هەلیکار بە دامەزراندن بەوەی کە ئەو تعریبانەی کە ڕوبەڕووی جوتیارانمان ئەبێتەوە کە دەزانین لە ماوەکانی ڕابردووە بەردەوام تعریب هەبووە ڕوبەڕووی جوتیاران بۆتەوە بەڵام لە ئێستاشە کە جگە لە تعریبی جوتیاران ڕوبەڕووی چەندین تعریبی نوێ بووینێتەوە وەکو ئەوەی کە لە زمانەکە بۆیە لە ئێستا بۆی کە تاک چارەنووسی خۆی دیاری بکات بۆی کە هاوڵاتیانی شاری کەرکووک ئەو ببینین کە لە ماوەکانی ڕابردووە چەند زوڵم بەرامبەرمان کراوە بۆی کە ڕوبەڕووی ئەو زوڵمانە ببینەوە بۆی کە ڕوبەڕووی ئەو ستەمانە ببینەوە ڕوبەڕووی ئەو ناداتپەروەری و ناحەقیانە ببینەوە پێویستەکەوە هاوڵاتیان بە تایبەتی نەتەوەی کورد ڕوو لە دەنگدان بکەن بۆی کە دەنگی خۆیان بسەلمێنن زانیاری وەردەگرم لە شاڵا و پەیامنێرمان دەچمە لای شاڵا بۆی بزانین کە پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت شاڵا و سڵاوت لێبێت تاوەکو ئێستا پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت ڕەنجین سڵاو ئەم کاتی تۆ بینەرانی کەناڵی کەرکووک باش ئەوەی کا هەیە پرۆسەکە ینی بە شێوەیەکی باش دەڕوات بەڕێوە بەڵام ئەوەی کا هەیە لە بەشێک لە خوێندنگا کوردیەکان ینی ئەوەی کە ئەو چاوەڕوانێ دەکرایانی ڕێژەی دەنگدەری ڕەنگە وەکو پێویست نەبوو بێ بەراورد بە گەڕەکە عەرەب نشینەکان کە لەوێ خەڵکی ینی بە لێشاو دەچن بۆ دەنگدان بەڵام لە گەڕەکە کوردیەکان خەڵک بەو شێوەیە نەبوو لە هەندێک خوێندنگا من دەمێت بچمە لای بەشێک لە هاوڵاتیان سڵاوت لێبێ تۆ ئەگە بکرێت باسێکی ئەومان بۆ بکەی داواکاری تۆ چیە لە خەڵک لە کاتێکدا دەبینین ینی لا گەڕەکە عەرەبیەکان بە لێشاو خەڵک دەچێت دەنگ دەدات بەڵام لە گەڕەکە کوردەکان ڕەنگە لە هەندێک شوێن بەو شێوەیە نەبێ ئێمە 18 ساڵە ئەمڕۆ دەرفەتی ئەومان بۆ ڕەخساوە کە دەنگ لە کەرکووک بدەین و کوردستانی بوونی کەرکووک بسلمێنین بۆیە داوا لە هەموو خوشکوبرایانی شاری کەرکووکەکەم بە تایبەتی گەڕەکە کوردیەکان 2 ساعات و نیومان ماوە بڕۆنە سەر سوڵەنەکانی دەنگدان دەنگەکانی خۆیان بدەن چونکە ئەگەر ئەم دەنگە نەدەی پەشیمانە بیتەوە دڵنیا بە کوردستانی بوونی کەرکووک ئێستا بەدەستی تۆیە بۆیە لە ماڵەوە دامەنیشە وەرە دەنگەکەت بدا ئێمە ماوەی 18 ساڵە بێبەشین لە مافە دیموکراسی و یاساییە بۆیە داواتان لێ یەکەم وەرنە سەر سنووقەکانی دەنگی خۆتان بدەن چ مەترسیەک لەسەر کورد دەبێت لە کەرکووک ئەگەر بێت و کەمینە بێ و پێکهاتەکانی دیکە ببنێ یەکەم و جارێکی دیکە پۆستی پارێزگار وەربگرنەوە بەداخەوە ئێمە ئەبینین گەڕەکە عەرەبیەکان بە گروتنێکی زیاترەوە ئەچنە سەر سنووقەکانی دەنگدان بە چاو گەڕەکە کوردیەکانەوە بۆیە ئێمە ئەگەر دووبارە پۆستی پارێزگار لەدەست بدەینەوە ئەو کاتە بڕابکە وامان لێکن بە چۆن ئێستا پێمان ئەڵێن دەبێت بە عەگال بکەنە سەرتان و کاتە ناهێڵن بە کوردیش قسە بکەین بۆیە ڕجاتان لێکم بڕۆنە سەر سنووقەکانی دەنگدان دەنگ بدەن دەستخۆش بەڵێ ڕەنجین دیارە وەک ئەوەی ئێستا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا دکتۆر خالید شوانی و ڕێبوارتەها سەرۆکی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ڕایگەیان ینی موامەرەیەک هەیە بەشێکی زۆر لە کارتی دەنگدەران ناخوێندرێتەوە من یەکێک لەو هاوڵاتیانم لایە ئەگەر بکرێت ینی بۆم باس بکەیت کێشەی تۆ چی بوو کاتێک کە چویت دەنگ بدەیت ئێمە کێشەکەمان چییە ئێمە چەند ساڵە شەر بم کارتە دەنگم داوە هیچ مشکلی نەبووە ئێستا هاتووە بەشی لە هاوڵاتیان هاتوونە ئەنوێ دەنگ بدەن سەیرەکەی ئەلێ پەنجەمۆرەکە دەرنازیە کاکە بۆ دەرناسی ئەڵێ چویەتە لای بەرپرسەکان چەند بەرپرسێکی لێرە کابراایکی عەرەب لێرێ هاتوونیا لێ وڵای شتاڵە شتێکمان بۆتان کردووە بمێننەوە لێرە ئێکاکە لێرە سیرەکەی پۆلیسەکان ئەمیکەوە عەرەبن زیاد سیرەکەی خەڵکی نەدەن بڕۆ بۆ ماڵ و پەنجەمۆرەکەت تو دەرناسی و شملت ناکات و ئەم شتانە ئێتر هەمووی پروپاگەندەیە بەس بۆیانە کورد لە کەرکووک دەنگ بەدەستێنێ
داواکاری تۆ چییە لە خەڵک کە ئێستا ڕەنگە لە ماڵەوە دانیشت بێت و نیازی ئەوەی نەبێت کە دەنگ بدات ئەمە تا چەند دەبێتە مەترسی لەسەر کورد لە کەرکووک؟ واللهی زۆر شتێکی مەترسیدارە یعنی هیوادارم بەڕاستی ئەوەی نەماڵەوەی با بۆ خۆی بێدەنگەکەی خۆی بدات وەکو کوردوەکو نەتەوە ئێمە با حزب و حزبایەتی نەکەی ناقمان نەبێت بە حزبەوە با ئێمە ئازانیی وەکو کورد بین بۆ خۆمان دەنجی خۆمان بدەین چونکە بەڕاستی ئەوەی دەنگ نەدا من بە خیانەتکاری زانم بەڕاستی ئێمە بە هەتاکەی ئەوە ژێر دەسەبین بەسە با بەس بێت با بەس بێت. خۆش سواز بۆ تۆ بەڵێ دیارە ئەوەی کا هەیە ینی گوێبیستی بوون ئەوە وتەی ئەو هاوڵاتیە بوو کە باسی لەوە دەکرد مامە جان سلااوت لێ بێ داواکاری تۆ لە خەڵکی کەرکووک باش ئەوەی کا هەیە ینی ناوە خەڵکی دێن سلااو لە تۆ بێت داواکاری لە خەڵکی کەرکووک لەم چەند کاتژمێری کە ماوە هیممەت بکەن بۆی بێنە سەر سندوقی دەنگدان و کوردستانی بوونی کەرکووک جارێکی دیکە بسەلمێنەوە. پێشەکی من بە خێراتنی ئێوە ئاکەم کەناڵی کەرکووک هەمیشە کەناڵی کەرکووجەکان بووە هەمووشە لە خەمی هاوڵاتیان بووە بەڵێ دیارە زۆش و خۆشی خەڵک بۆیە ئەم شەو کاک باڤڵ گەڕا بەناو شارە بەڕاستی سلماندی کە خاوەندی کەرکووکە کاک باڤڵ بەڕاستی من دەستخۆشیە لێشێتی نیشتمانی کوردستانەکەم داوا لە خزم و کەس و کار و هەموو هاوڵاتیانی شاری کەرکووکم دەنگدەن بە یەکێتی نیشتمانی کوردستان و بەکانیدە خۆشەویستەکانی دیارە کۆمەڵە کاندیدی بەهێزی ئامادەکردەوە ئەمزارە. باشە من ئەمێت ئەوە لە تۆ بپرسم ینی داواکاری چێ لەو خەڵکەی کە لە ماڵەوەیە و ئێستا نیازی ئەوەی نییە دەنگ بدات ئەمە دەبێتە مەترسی؟ بەتەئکید ینی ئێمە خەڵکی کەرکووکین ئێمە کوردی کەرکووکین من لە سلێمانی گەڕامەتەوە بۆ کەرکووک بۆ دەنگدان بەڕاستی ئەمە مای خۆشحاڵیمانە من ئەمێ شتێکی گرنگ باز بکەم دەربارەی یەکێتی نیشتمانی کوردستان دەربارەی ئازادیەکان کە دایمە لە ناوچەی سەوزایە کە هەمیشە یەکێتی بووە خەڵکی خۆی عەزێت نەداوە خەڵکی ئاسانکاری کردو بۆ خەڵکی خۆی یعنی کۆمەڵێک هەمیشە کۆمەڵی خەڵکی یەکێتیمان بینیوە دەنجی داوە بە نارەکان لە دانەکانی پێشووتر ئەوە هەر یەکێتی نیشتمانی کوردستان بۆ سزای نەداوە. دەستخۆش سپاس بۆ تۆ سپاس بۆ وتەکانت بەڵێ ڕەنجین دیارە ئەوەی کا هەیە ناوە هاوڵاتیان دێن تاوەکو ئەوەی کە بەشداری لەم هەڵبژار نەدا بکەن بەڵام وەک ئاماژەم بۆ کردیانی ڕەنگە ئەوەی کا هەیە بەراورد بە ناوچە عەرەب نشینەکان نەبێت چونکە ئەوەی کا هەیە بە پێی زانیاریەکان لە چەند گەڕەکێکی عەرەب نشین هاوڵاتیانی عەرەبی درچیان بۆ کردووە ینی ئەوانیش بە لێشاو دەستنە سەر سندوقەکان بۆیە ئێستا چەند سعاتێک ماوە بۆ ئەوەی کە کورد بتوانێت ئەو کەسانەی کە تا ئێستا لە ماڵن و دەنجیان نەداوە بێن دەنگەکانی خۆیان بدەن بۆی جارێکی دیکە کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنن چونکە کاتەکە زۆر کەمی ماوە دادەجان لە دوای شەڵاوچینە لای هاوکارمان هەوار دێمە لای تۆ پرۆسی هەڵبژاردن لە بەیانیەوە تاوەکو ئێستا کە کاتێکی کەمیش ماوە تا چەند خەڵکی بەشداری کردووە تا چەند هاوڵاتیان بە گەڕوتینەوە ڕوو لە بنکەکانی دەنگدان دەکەن. ئێستا من لە ئامادەی یانزەی ئازاری کچانم ئەبینین کە هاوڵاتیان بە گروتینێکی زۆرەوە بەشداری پرۆسی دەنگدانەکەن لە کەرکووک دیارە هەمووان دڵیان خۆشەکە لە ڕۆژێکی مێژووی لەم چەشنەیە بە تایبەت نەتەوەی کورد بەشداری ئەم پرۆسەیەکە دوای ئەوەی کە نزیکەی 18 ساڵە هەڵبژاردن لە کەرکووکە ئەنجام نەدا و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیارە هاوڵاتیان دڵیان خۆشە بەوەی کە ئەم ساڵ کەرکووک لەو هەڵبژاردنە بێبەش نەبووە و ئومێد ئەدەنە هەمووان جەخت لەسەرەوەکەنەوە کە بەم زوانە پارێزگارێکی کورد دەسەڵاتی کوردی ئەکەوێتەوە دەست کورد بۆی حکمی کەرکووک بکات لەگەڵ ئەوە شادیارە کۆمەڵێک کێشە لە وێزگەکانی دەنگدانە دروست بووە چەند هاوڵاتیەکەن کە ناوەکانیان لێرە ناخوێنرێتەوە پەنجەمۆریان دەرناچێ ئەمەوێ زانیاری لەو هاوڵاتیانە وەرگرم کە ڕوبەڕووی ئەم کێشەیە بوونێتەوە مامۆستا سڵاوت لێبێ ئایا تۆ دەنگدا پێما بێ خێزانیش ڕوبەڕووی ئەم کێشەیە بۆتەوە کە ناخوێنێت خۆم دەنگدا بەس مناڵەکان نەیخێنە من خۆم ڕاوەستا بووم پێشەشێک لە بەرچاو خۆم نەیخێنە ئەویت 23 نەفەرەخێنێتەوە مەحەتەی دوو لە مەکتەبی یانزەی ئازار یعنی زۆری دەرکرد وتم کاکە تووشی مەسەر ئەم کێشەیە بووینە چارەسەر وتی چارەسەر بچنە لای پەیامنێرەکان بەشکم ڕاماڵی کرد ئیترەوە هاتنی لای جەنابتان وەکو هاوڵاتی بەیوان ئەم کێشەیە چارەسەر بکرێت بۆی هیچ تاکێکی کەرکووکی با بڵێن دەنگەکەی نەفەوتێ بەڵام لەگەڵ ئەوەشا ئەمڕۆ کە پرۆسی هەڵبژاردن لە کەرکووکە بەڕێوە چۆیەوە تا چەند دڵخۆشن بە ئەم پرۆسەیە
طبعا ئەمە زۆر دڵخۆشی پێ لە بەرەوەی دەنجێکی کورد نەفەوتێ دەستان خۆش بێ بەڵێ من ئەمەوێ زانیاری زیاتر یاخۆ دڵخۆشی هاوڵاتیان بگوازمەوە بۆی کە لە پرۆسەیەکی لەم چەشنە لە کەرکووکە بەشداریان کردووە ئەبینین کە هاوڵاتیان بە گروتینەوە بەشداری بەڵێ بەڕێزان لە ئێستا کۆنگرێکی ڕۆژنامانی لەلایەن وەزیری دادی عێراق خالید چوانی و ڕێبوار تەها ئەندامی سەرکردایەتی بەڕێوە دەچێت فەرمون با پێکەوە بینەری بین. کەرکووچێ خۆراگرەکان ئێوارەتان باش. دیارە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەت و مێژوویە لە تاریخی کەرکووکدا. ماوەی 6 ساڵە ئیدارەیەکی خۆسەپێنی جیاخوازی ناهاوسەنگ ئەم شارە بەڕێوە ئەبا. هەرچی ویستوێتی و کردوێتی بەرامبەر بە تایبەتی کوردی کەرکووک و پێکاتەکانی تری کەرکووک لە تعریبکردن لە ڕووی ئیداری لە ڕووی داگیرکردنی زەویە کشت و کاڵەکانی زوتیارانی کورد و تورکمان و بە تایبەتی کورد هەوڵدان بۆ بەکارهێنانی هێزی ئەمنی لە دژی هێزە ئەمنی و عسکەریەکان لە دژی هێزە کوردستانیەکان و بە تایبەتی داگیرکردنی زەویە کشت و کاڵەکانی کورد لە ڕووی ئیداریەوە نەیهێشتووە گەنج و لاو و کچان و کوڕانی ئێمە دابمەزرێن و زۆرترین دامەزراندن بۆ یەک پێک هاتەوە بۆ یەک پێک هاتە بووە کە پێک هاتەی ئەو کەسەیە کە ئیداری کەرکووکی داوە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا هەموو دام و دەستگا ئیداریەکانی ئێمەیان لە تەهمیش کردووە و خەڵکەکانی ئەمەیان لابردووە خەڵکی تریان هێناوەتە جێیان ناوچە کوردنشینەکانی ئێمە لە هەموو بنەماکانی خزمەتگوزاری و پرۆژەکان بێبەش بووە لە بەرامبەردا بە سیاسەتێکی زۆر ناعادیلانە و زۆر شۆڤێنیانە هەموو ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی بردووەتە ناوچەکانی ترکە لە پێکاتەکەی خۆیان ئەمە بەدەر لەوەی کە چارەنووسی ئەم شارەی کە لە ڕووی تاریخیەوە سەدان ساڵە بۆ ئێمە بەجێماوە ئەمڕۆ چاوەڕێی دەنجی ئێمەیە بۆ ئەوەی ئێمەی کەرکووک مێژوویەکی تر بنووسینەوە و ئەم ئیدارەیەی کە 6 ساڵە زووخاوە کاتە دڵ تاک بە تاچی کوردی کەرکووکەوە تورکمانی کەرکووکەوە پێکاتەکانی تری کەرکووکەوە کە گەندەڵی تایدا گەیشتۆتە ئاستێکی زۆر بەرز کە تەنها لە پێناو پێکهاتەیەکە ئیشەکە و پێکاتەکانی تری فەرامۆش کردووە و ئەگەر بێت و ئەم عقلیەتی کە ئێستا ئیداری کەرکووکەدا بە وەکالەت و سەپێنراوە بەسەر ئیداری کەرکووکە و شەرعەتێکی قانونی ئەو تۆی نییە بەم شێوەیە مامەڵاکە ئەگەر بێت و لە ماوەی 4 ساڵی داهاتوودا زۆرینەی ناو ئەنجومەنی پارێزگاری هەبێ ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ کورد و تورکمان و پێکاتەکانی تر بکاو بە تایبەتی کورد ئەمانە سیاسەتێکیان هەیە پڕ لە قین پڕ لە تۆڵە پڕ لە ڕق لە دژی کوردی کەرکووک بۆیە ئێمە لە کاتێکا بنەماکانی پێکەوە ژیان و ئاشتی و یەکتر قوبولکردن پەیادە ئەەکەین ئەمان نەخێر دژی هەموو بنەماکانی پێکەوە ژیانن و بەرنامەی ئەویان هەیە ئێمە بسڕنەوە لە شاری کەرکووک بۆیە ململانەکەی ئەمڕۆمان ململانەیەکی دیموکراسی مەدەنیانەیە بەڵام ململانەیەکە بۆ ئیسباتکردنی بوونی خۆمان ئایا ئێمە هەین لەم شارەیانین و وەکو ئەوان ئەڵێن ئەمە ڕۆژی بوون و نەبوونی پێکاتەکەی ئەوانە ئێمە لێرە ئەڵێن نەخێر ئەمڕۆ ڕۆژی بوون و نەبوونی کەرکووچێکی ئیدارەیەکی دادپەروەر بۆ کەرکووک کە جیاوازی لە نێوان هەموو پێکاتەکان نەکا و لە پێشیانیشەوە پێکاتەی کوردی بیسەلمێنێ کوردستانیەکان بیسەلمێنن کە ئێوە زۆرینن بۆیە داواتان لێ یەکەین ڕجالتان لێ یەکەین ماوەی ئەم 3 سەعاتە ماوە بستنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگەکانتان با بۆ لستەکە بۆ ئەو لستە بێ کە باوەڕت پێێتی کە ئێوەی بەجێ نەهێشتووە کە لەگەڵتان نابووە لە خۆشی و ناخۆشیەکان بۆ ئەوەی لەو سەرەوە ئێمە سەربەرزانە لی دەربچین و 4 ساڵی تر مستەقبلێک بۆ مناڵەکانمان بۆ خوشک و برامان بۆ خۆمان دابین بکەین لە داهاتوودا لە داهاتووی ئەم شارە دڵنیابین لەبەر ئەوەی مانەوەی ئەم ئیدارەیە بەم شێوەی ئێستاکە داهاتوویەکی زۆر ترسناک چاوەڕێی کەرکووکەکە کە خەڵکی کەرکووک ئەمەی ناوێ ئەمە یەکەم داواتان لێ یەکەین تکاتان لێکەین بچن بۆ دەنگدان ئەم 3 سەعاتەی ماوە هیممەت بکەن هەموو گەلی کورد هەموو کوردستانیان چاوەڕوانی هیممەتی ئێوەن و ئێمە پێمان وایە کەرکووچیەکان لە ماوەی چەند سەعاتی داهاتوودا مێژوو ئەنووسنەوە و ئەمە تەوەقعی ئێمەیە ئەمە لە لایەکی تر داوام لە ئەو خەڵکە دڵسۆزەی کەرکووکەیە کە لە ئێستاوە ڕژاونەتە سەر شەقامەکان و دەنجیان داوە بچنەوە ماڵەکانی خۆیان لەبەر ئەوەی ئیزدیحامێکی زۆر هەیە لەسەر شەقامەکان وای کردووە ئەگەر هاوڵاتیان بیانەوە بچن دەنجیش بدەن ناگەنە سندوقەکانی دەنگدان و تاخیرە بن بۆیە تکایە ئەوەی دەنجی داوە با بچێتەوە ماڵ دوای سەعات 6 دەرەچین ئەگەر دەنگماندا دەنگەکانمان زۆر بوو پێکەوە ئاهەنگی سەرکەوتن ئەجێڕین زۆر سوپاسدانەکەین داواکارین لێتان جارێکی تر تکا ئەەکەین با لەم تاقیکردنەوە مێژوویە سەرکەوتوو بین و پێکەوە بتوانین ئەم گرەوەش بەرینەوە و چاوی یەک بە یەکتان ماچەکەین کەرکووکیە خۆڕاگرەکان خوشک و براکانمان
دایک و باوکی هەمومان لە نێو ماڵەکانی خۆمان تکایەکی برایەنەمان هەیە بەرامبەرەکەمان زۆر بەهێزەوە بەرەو سندوقی دەنگدان ڕۆشتن کاتی ئەوە هاتووە ئێمەش زۆر بەهێزتر بەرەو سندوقی دەنگدام چین بەڵام بەداخەوە موامەرەیەکی گەورەیان ئەمڕۆکە لەسەر کوردی کەرکووک ئەنجامدا بەدەیان هەزار کارتی کوردەکانی خۆمان براکانی خۆمان خوشکەکانی خۆمان لە وێزگەکان ناخوێندرێتەوە یانیش بەسمەکانیان شۆن پەنجەکانیان ناخوێندرێتەوە ئەمە دیسانەوە موامەرەیەکی دیکەیە لەسەر کەرکووک و لەسەر نەتەوەکەمان ئێمە پێشووتر وتومان ئاراستەیەکەیە بۆ سڕینەوەی ناسنامەکەمان ئاراستەیەکەیە کە دەیانەوێ ژێردەستە بین ئەمڕۆکە بۆ موامەرەیان کە بەدەیان هەزار کارتی دەنگدەری کورد لە مەحەتەکانی دەنگدان کە ئێستاکە ئەو کەسانە جۆبیستی منن ناخوێندرێتەوە و داوا دەکەن معالەجەیان بۆ بکرێ بەڵام بەداخەوە موامەرەکەیان دیارە وا جوان بەرنمەیان بۆ داناوە کە سەری بگرێت لێرەدا بۆ ئەوەی پوچەڵی ئەو موامەرێ بکەین ئەو خوشک و برایانەمان کە تاکو ئێستا لە نێو ماڵی خۆیان دەرنەچوونەتە دەرەوە ئەو دایک و باوکانەی خۆمان کە تاکو ئێستا لە نێو ماڵی خۆیان دەرنەچوونەتە دەرەوە فەرمونون وەرنە دەرەوە و بەرەو سندوقی دەنگدام بچن تعویزی دەیان هەزاری دەنگی کورد بکەن کە ئەمڕۆکە موامەرەیان لەسەر کردوین کاتی ئەوە هاتووە کە ئێوە بێنە دەرەوە بەرەو سندوقی دەنگدام بچن ئەو دوو کاتژمێرەی کە ماوەتەوە ئەو دوو کاتژمێرە بۆ ئێمە یەکلاکەرەوەیە ئەو دوو کاتژمێرە بۆ ئێمە کۆتایی هێنانە بە ناحەقەکانی ئەم ئیدارە خۆسەپێنە بە فەرق و جیاوازیەکانی بە مەحرومکردنی گەڕەکە کوردنشینەکان لە پرۆژەکان بە مەحرومکردنی گەنجەکانمان لە دامەزراندن بە بێبەشکردنی جوتیارانی کورد لەسەر زەوی زێد و باوپیریان بۆیە من لێرانەوە تکاتان لێ دەکەم ئەو موامەرە گەورەی کە ئەمڕۆکە نێران و ناحەزانی کورد ئەنجامیاندا بەرامبەر دەنگدەرانی کورد ئێوە پوچەڵی کەنەوە پوچەڵکردنی ئەوە تەنها بە ئێوەیە ئەویش ڕۆشتنتان چونتان بۆ سەر سندوقی دەنگدان دەنگ بدەن و تعویزی ئەو دەنگانە بکەنەوە کە دەیان هەزاری دەنگی کووردە بەداخەوە کارتەکانیان کار ناکات بەداخەوە شۆن دەستی پەنجەکانیان ناخوێندرێتەوە لە جیازەکان ئێستا کاتیەوە هاتووە ئەو تکایەکی برایانەیە لەگەڵ برای بەڕێزم کا خالت کە پێشووتر ئاماژەی کرد بە خراپەکاریەکان بەغدا بێدەنگ بوو ماوەی 6 ساڵی ڕابردوو لەم خراپەکاریانە ئێستاکە کاتیەوە هاتووە ئێمە بە خۆمان بە ئێوە بە خۆتان ئەو واقعەتاڵەی کە 6 ساڵە لەسەر کەرکووکیەکان فەرز کراوە بیگۆڕین و لەسەر بنەمای فکرێکی نوێ کە فکری اقتصاد و وەبژانەوەی کەرکووک و ژەرخانێکی ئابووری باش بۆ کەرکووکمان بێتە دی ببێتە مای خۆشگوزەرانی لێرەوە جارێکی دیکە سوپاسان دەکەین و ئەو گەنجانەی کە ئەمڕۆکە ئێستا هەلعان لەسەر شەقامن ئەو تکایە بۆ ئێوەیە بچنەوە نێو ماڵەکانی خۆتان وەکەوەی کاک خالت باسی کرد بچن هانی ئەوانە بدەن بێنە دەرەوە بچنە نێو گەڕەکەکان و بانیان بکەن بەرەو سندوقی دەنگدان بچن لەبەرەوەی بەرامبەرەکەمان زۆر بەباشی خۆی ئامادە کردووە مەجال مەدەن کاژمێر 6 نەیارانی کورد ئاهەنگساز بکەن مەجال مەدەن کاژمێر 6 دوژمنانی کورد ئاهەنگساز بدەن ئەوە تەنها بێەوە دەکرێوەتان لەبیر نەچێت بۆیە کاتی هاتووە ئەو 6 ساڵی کە پڕ لە ڕقوکی نەبوو بەرامبەر بە ئێمەی کورد ئەو 6 ساڵی کە پڕ بوو لە خراپەکاری لە خۆسەپێن حیساب نەکردن بۆ نەتەوەی کورد ئێستا گۆڕینی تەنها بەدەستی ئێوەیە لێرەوە سوپاسان دەکەین و لێرەوە بەڵێن دووپات دەکەینەوە کە ئیدارەی داهاتوو ئیدارەیەکی بەهێز دەبێت و ئێستا ئێمە ئامادەین تەواوی مەسوولیەتی ئیداری ئەم شارە بگرین ئاستۆ و شارەکەمان بکەین بە شارێکی نمونەیی کە شایستەی ژیانی دانیشتوانەکانی بێت بەو شێوەیە کە حەقی و حقوقی خۆیانە کە تاکو ئێستا لەی مەحروم بوونە ئێمە من یەک شتێکەڵێم ئەگەر ئەمانەوێ پێش بکەوین لستەکەمان لە پێشەوە بێ بتوانین زۆری نەبین لە ئەنجومەنی پارێزگا ئەم 2 سەعاتە تەحدیدێکە بەداخەوە یەکێک لە پیشێلکردنەکان ئێستا سەرۆکی قایمەی یەکێک لە قایمە عارەبیەکان کە بەخۆی ناو نابوو بە پارێزگاری کەرکووک بۆ وەکالات لە ناو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی کەرکووک بینرا ئەمە یەکێکە لە مخالەفات ناکرێت کاندید بیت و سەرۆکی لیزبی تۆ لە نێو کۆمیسیۆنی هەڵبژاردن بیت بۆ ئێمە داوا لە حکوومەتی فیدراڵەکەین کە ئیجراتەکانی دەست پێ بکات بەم خروقاتی کە ئەمڕۆکە
لە کەرکک دەستی پێ کردووە لەلایەک کورد بێبەشەکەن لە دەنگەکانیان لەلایەکەوە سەرۆکی قایمەیەکی عەربی کە خۆی ناوناوە محافزی کەرکک بە وەکالەت لە نێو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ئەمە ناکرێت ئەمە مخالەفەیە و ئەمە خروقاتە و داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەین کە ئەم مخالەفەیەک و خۆی تۆمار بکەن کە بە وێنە ئێستاکە لە هەموو سۆشیال میدیا و کەناڵەکان بڵاو کراوەتەوە ئیجراعات بی بەرامبەر بکرێت. بە دڵنیایەوە نەوەک بڵێنەوە هەری ئەعلامەوە هەر ئێمە هەر ئێستاکە ئەو خروقاتە ئەگەێنینە بەغدا و ئەگەێنینە دام و دەستگاکان و ئەبێ ئیجراعات بکرێن. من هەر خۆم کە بەیانی دەستم بە ڕووماڵ کرد کەرکووکەکانە هاتم بۆ لەمەیانەوە دەچین بۆ بنکەکانی دەنگدان 6 جار بە دەوری مەکتەبەکە ئەیان سوڕانی وتی 6 جار ویستم دایکم داگرم پیرە نیانهێشتووە لە بەردەم دەرگاکەیە دابەزێ دایکم شێدەوە ئەیون لە ناو بنکەی دەنگدانەکە گۆرانی نیشتیمانی عەرەبی لێدراوە ئەیون ئەمە دژی گەمە پێم وتووە بیگۆڕن تویانە پێمان نکراوە باشە ئەمە یەکێک لە حاڵەتەکان ئەوەی تریشکە خۆتان باسی ئەکەن ئەم کاتی دەنگدانەکان چۆن چارەسەر ئەکرێت هیچ ڕێگەیە بۆ کەسانە ئێستا ئەوان مافی دەنگدانیان مافی دەیان هەزار دەنگ دەری کوردیان سوتاند ئەمڕۆکە هەر ئەو هاوڵاتیانە لە ساڵی 2021 دەنگیان داوە ئەمڕۆ چوونەتە سەر سنووقی دەنگدان لە محەتەکانی دەنگدان کارتەکانیان لە کار کەوتووە بۆیە ئەمە موامەرەیە موامەرەیەکی گەورەیە بەرامبەر بە نەتەوەی کورد ئەنجام دراوە بۆ پوچەڵکردنەوەی ئەم موامەرەیە یانیش ئەوەیە کە ئەم موامەرەیە تەئسیری کەم بێ لەسەر نەتایجی هەڵبژاردن بۆ کورد پێویستە ئەوانەی کە لە ماڵۆ دانیشتن فەرموون بچن بەرەو سندوقی دەنگدان پوچەڵکردنی ئەو موامەرەیە بە دەنگ و ڕەنگ و هێز و بازووی ئێوەیە خوشک و براکانم کە ئێستا لە ماڵەوەن فەرموو دەرچن بەرەو سندوقی دەنگدان هەنگاوەکانتان بنێن ئەو موامەرە گەورەی لەسەر کورد ئەمڕۆکە ئەنجام درا پوچەڵی کەنەوە وەکو وتم پوچەڵکردنەوەکەی بەدەستی بەڵێ خۆشەویستانەوەی بینیتان کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەوە وەزیری دادی عێراق خالید شوانیە و ئەندامی سەرکردایەتی ڕێبوارتە هابوو کە داوایان لە هاوڵاتیانی بە شەرەفی شاری کەرکووکە کرداوان لە خێزانەکان دایکان و باوکان داوایان لە کچان و کوڕانی ئەم شارە کرد کە لەسەر جەم چێن و توێژەکان کە کاتێکی کەمی ماوە هەڵبژاردن تاوەکو هەڵبژاردن کۆتایی نەهاتووە بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆەوەی کە داهاتووی ئەم شارە بەدەست بهێنین بۆ چارەنووسی خۆمان دیاری بکەین ئێمە بەردەوامین لە گەیاندنی زانیاریەکان سەبارەت بە چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسی دەنگدان پامنێرمان نالی وەردەگرم نالی دێمە لای تۆ پرۆسی هەڵبژاردن چۆن بەڕێوە دەچێت تاوەکو ئێستا نالی ئەگەر گوێبیستی من بیت کێشە نیە دواتر هەتاوەکو هاوکارمان نالی ئامادە دەبێت ئەو وێنانی کە دەیبینن هاوڵاتیانی شاری کەرکووکە تاکی بە شەرەفی شاری کەرکووکە سەرجەم چێن و توێژەکانە کە بە جۆش و خڕۆشەوە بە جلی کوردیەوە بە حەماسەتێکی زۆرەوە بە گڕوتینەوە دەچن بەرەو سندۆقەکانی دەنگدان بۆی داهاتووی ئەم شارە دیاری بکەن بۆی داهاتووی تاکی کورد بۆی هیواکانمان بەدی بهێنین بۆی بتوانین گۆڕانکاری لەم هەڵبژاردنە بهێنینە ئاراوە بۆیە کاتێکی کەمی ماوە بۆ هەڵبژاردن ئومێد دەکەین کە هاوڵاتیانی بە شەرەفی شاری کەرکووک تاکی کوردی بە شەرەف بچنە سەر سندۆقەکانی دەنگدان بتوانن کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنن بتوانن ماف بۆ خاوەن ماف بگەڕێنەوە بتوانن ئامانجەکانی خۆمان بەدی بهێنین بە تایبەتی گەنجان کە لە ئێستاە خاوەن هیوایەکی زۆرن هیوایەکی زۆریان لە پێشە لا داهاتوو بۆی بەدەستی بهێنن پێویستە کە دەنگ بدەن پێویستە کە نوێنەری خۆیان دیاری بکەن سبەی دو سبەی کە خزمەتیان بکات لەم شارە بۆی کە هیواکانیان بەدی بهێنێت بۆی ببێتە پاڵپشتێکی بەهێز بۆیان بۆی داکۆچی کارێکی سەرسەختی مافەکانیان بێت لە پارێزگای کەرکووک بە تایبەتی بۆیە پێویستە وا گرنگە لە ئێستا کە ئێمە چارەنووسی خۆمان دیاری بکەین بەوەی کە دەنگ بدەین بەوەی کە پشگیری لە کورد بکەین بەردەوامین و دەچین لە هاوکارمان هەوار دێمەوە لای تۆ پرۆسەی دەنگدان پێم خۆشەکە هاوڵاتیان بدوێنی زیاتر لەسەر ئەوەی کە چۆن بەشداری پرۆسەی دەنگدانیان کردووە هەتا بمێن ئێمە ئامادەین خزمەت بەم کوردستانە بکەین خزمەت بەم کەرکووکە بکەین بەڵام سەرگردەکان بە وجدانیان بێ و هەست بە کوردبوونی کەرکووک بکەن خۆزگە بە یەک لیزدا بەزینایە پێم ناخۆشە بەخوا یەک لیست وایە ئەو کاتە ئەم کردە سەرسەرم ئەم کردە سەرسەرم ئەم کردە سەرسەرم بەڵام چی بکەم
دیارە ئەم هاوڵاتیانە ئەمانە فرمێسکی شادی ئەڕێژن بۆ ئەوەی کە مژدەی سەرکەوتنی کورد ئەدەن باجێی هەمووانە بەڵێ. بەڵێ دیارە ئەمەوێ هاوڵاتی دیکە ژوەر بگرم کۆمەڵی خانووی بەخێر بێن دەستان خۆش بێ. کۆمەڵی خانمی دیکەمان هەیە لێرە ئەمەوێ ڕای ئەوانش سەبارەت بە هەڵبژاردن وەربگرم کە کۆمەڵێک گەنجن بە جلوبەرگی کوردیەوە هاتوونەتە وێزگەکانی بنکەکانی دەنگدان ئەمەوێ پەیامی ئەم گەنجانە وەربگرم زام تا چەند دڵخۆشن ئەمڕۆ وەکو خانمێکی کوردی بە پۆشاکی کوردی و بەشداریان پرۆسە گرنگ و چارە نووس سازتان کرد. وەڵاهی زۆر دڵخۆشم ئەمڕۆ و یەکەم جارمە یعنی دەنگ بدەم. ئینشاڵڵا دەنگمان هەر بۆ کوردە و کەرکووک ئەگەڕێتەوە بۆ دەستی کورد و چەند ساڵەوە 18 ساڵە لە دەستی کورد نەماوە. ئیتر ئینشاڵڵا ئەم ساڵ هەموو ساڵەکانی تریانی ها ئەبێتەوە دەستی کورد. پەیامی تۆ بۆ گەنجان و هاوتەمەنانی خۆت چییە کە تا ئێستا ناتونە دەنگ بدەن یاخۆ ئینتیمای نیشتیمانیان تا ڕادەیە کاڵ بۆتەوە هەز بەم دۆخە مەترسیدارە بدەن کە لەسەر کوردە و بەشداری دەنگدان. بەڵێ وەڵاهی هیوادارم هەموو گەنجێک هەموو کەسێک لەم ڕۆژەیە بچێ دەنگ بدا و خەمسار نەبێت. بەڵێ خاتون تۆ ئەمڕۆ دەنگت دا و تا چەند ئاسوودەبی وجدانی خۆت ئاسوودە کرد. وەڵایی وجدانی من زۆر زۆر ئاسوودەیە لەبەرەوەی دڵنیا بە دەنگی کورد هەر بۆ کووردا و بە دەنگەکانمان ئێمە لە دژی عەرەب ئەوەستینەوە و کەرکووک لە چنگی دەستی عەرەب دەرەهێنین خۆمان کەسێکی کورد ئەکەین بە پارێزگاری خۆمان بەو پەنجەی کە کردومانە بە مرەکەبەکە چونکە بەڕاستی لە دوای دکتۆر نەجمەدین کەریم کەرکووک هیچ خۆشیەکی تیان نەماوە تا ڕادەیەک چونکە شاری خۆت شاری کورد خۆشە کوردبی بابەڕێوە. سەبارەت بە پرۆسەکە کە ئێوە لە ناو بنکەکانی دەنگدام و لە وێزگەکانە ئایا هیچ گرفتێک نەهاتە پێش مامەڵەی هێز ئەمنەکان لەگەڵ هاوڵاتیانە کە ئێوە بە پۆشاکی کوردیەوە لە شارەکەی خۆتانن مامەڵەکردنیان لەگەڵتان باش بوو هیچ ڕێگرێکتان بۆ ناتە پێش؟ بەڵێ نانا پرۆستەکە بە شێوەیەکی زۆر زۆر سەهل و ئاسان تێپەڕی شکر بۆخوا هیچ مامەڵەیەکی ناشرین نەخێر ڕووی نەدا بۆ ئێمە زۆر بە ئاسانی تێپەڕیفە بۆ نازام لەبەر کەسی تر بۆ ئێمە ئاسان بوو زۆر حاڵیەوە ینی هیچ شتێک ڕووی نەدا بالعکس ینی چکە زۆربەی کاندیدەکانی ئەوێ کورد بوون چکە لە مەتخەکی کوردی ئاین و زۆر بە پێشوازێکی جوان دەنگ خۆماندا و ئیشاڵڵا کوردیش ئەیباتەوە. ئەمێدی سەرکەوتن بۆ هەموو لایەک بەڵێ بەڕێزان دیارە من ئەمەوێ زانیاری زیاتر و پەیامی زۆرترین هاوڵاتی لێرە وەربگرم دیارە هەمووان دڵخۆشن بە پرۆسەیەکی لەم چەشنە چکە وەک هاوڵاتیان ئاماژەی پێکەن مامۆستا سڵاوت لێبێ ئەم پرۆسەیە تا چەند گرنگەوە تۆ وەکو کەسایەتیەکی کەرکووک پەیامی تو بە هاوڵاتیان چیە کە تا ئێستا ناتونە بەشداری ئەم پرۆسە گرنگە داوا لە خەڵکی کەرکووکەکەم بە دڵ و گیان بێن دەنگ بدەن بە کاندیدەکان هەتاوەکو کورد بتوانێت لەم حاڵە ناخۆشی ئێستا ڕزگاری بێت. زۆر زۆر هیوادارم کە ئەم جارە سەرکەوین و بتوانین بەسەر ئەو کێشانەیە سەرکەوین کە 6 ساڵە ئێمە ئەناڵێنی بەدەستیەوە. ئیتر داوای خۆشیتان دەکەم داوای سەرکەوتنەکەم بۆ هەموو حیزبەکان هەر حیزبێ بێ. دەستان خۆش بێ بەڵێ دیارە بەڕێزان ئەمە پەیامی هاوڵاتیانی کەرکووکە وەک ئاماژەمان پێکرد هەمووان دڵخۆشن بە پرۆسەیەکی لەم چەشنە بەشێک لە هاوڵاتیان ئەڵێن ئەمە بۆ ئێمە وەکو جەژنێکا چونکە 18 ساڵان پرۆسەیە لە کەرکووکە بەڕێوە نەچووە هەمووان زەنگی ئەوە لێدەن کە کورد لە شارەکەیە سەرکەوتووە بێ و دووبارە دەسەڵات ئەکەوێتەوە دەستی کورد. بەڵێ بەردەوامین لە گەیاندنی زانیاریەکان سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردن دەچینە لای سەردەش دێمە لای تۆ پرۆسەی هەڵبژاردن لە لای تۆ چۆن بەڕێواچێت گڕۆتینی هاوڵاتیان چۆنە هاوڵاتیان تاوەکوی ئێستا دەوترێت کەوا ڕێژێکی کەم بەشداری کردووە بە گوێرەی زانیاریەکان بە گوێرەی ئەوەی کە ئێوە ئێستا پرۆسەکە دەبینن کە چۆن بەڕێوە دەچێت هاوڵاتیان چۆن دێنە بنکەکانی دەنگدان. ڕەنگین سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک ئەوەی کە هەیە لە سعات حوتی بەیانیەوە دەرگای ناوەندەکان کرایەوە بە ڕووی دەنگدەراندا هیچ گرفتێک نەبوو پرۆسەکە زۆر بە باشی بەڕێوە دەچوو بەڵام لە دوای سعات دووەوە چەند جارێک ئێمە وەکو ڕاگەیاندنکار لێرە وەستاوی چەند جارێک وەکو سکاڵا هاتنە لای ئێمە چەند کەسێک گوتیان ئێمە زۆر هەوڵمان داوە لە ژوورەوە پەنجەمۆرەکەمان نایخوێنێتەوە هەوێکانمان گرفتی بۆ دروستە بێ سەرەتا کەم بوو بەڵام وردەوردا هەستمان کرد زیاکە ئەمە وای کرد کە ئێمە مەجبور بین هەندێک بەداداچوونمان کرد لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و گفتگومان لەگەڵ کردن تا ئێستا چارەسەر نەکراوە ئەوەی کە هەیە تەنها و گرفتەیە ئەگەر نا ئەوەی کە لە پشتی منەوەی ڕەنگین قەرەباڵغەیەکی زۆر زۆرەیە هاوڵاتیان بەگرۆتینەوە لە سعات حوتی بەیانیەوە
هاتوونەتە سەر سندوقەکانی دەنگدان و باشە دەنگی سەردەشت. خۆیان بدەن بەڵام وەکو ئەوەی کە هەم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بەڕێز سەردەشت پێم خۆش بزانم کە خەڵکی چی ئەڵێن ڕاو بۆچوونی هاوڵاتیان چییە چۆن باس لەم هەڵبژاردنە ئەکەن تا چەند بە گرنگی ئەزانن. وەڵا با من لە هاوڵاتیا وەرگرم ئەگەر بێنە ئێرەوە تۆش ئەگەر بێتە ئێرەوە سلااوت لێبێ چی پەیامێکتان هەیە ئەو گرفتەی کە دروستیان کردووە بۆ ئەوەی کە ئەو گڕوتینەی هەیە لە نێو کووردا سار بێتەوە چی پەیامێکتان هێوە. سەرەتا سەڵام عەلەیکوم بەناوی خوا و گەورە و میهرەبانەوە ئەوانە ئێمە ڕناگرێ ئیشەڵا گشتمان دەنگمانداوە و ئەوانە ڕامان ناگرێ ئێمە لەبانەوە خەڵکتە وەقعەکە لەبانەوە دەنگمانداوە ئیشاءڵڵا بەرەو محافەزەیەکی تازە و بەرەو کارێکی تازە ئیشاڵڵا ئێستا لە ماڵەوەیە بە هەر هۆکارێک بێ نەهاتووە چی پێڵەن ئەو چەند سعاتە ئەو 2 سعاتی کەماوە وەڵام من داواکارم لە خوشکان لە دایکان لە برایان لە کەس و لە کارم لە هەموویەوەی من عەبێ مسەوەرمەجی دەناسی هیوادارم ڕۆنە سەر سنووقی دەنگدان ئەمە ئەوە نییە بلی وەڵاهی بۆ پەرلەمانە بۆت ئەمە دیاریکردنی کورسانە دیاریکردنی کەرکووکە بۆ کورسان ئیشاءڵڵا گشام ڕۆنە سەر سنووقی دەنگدان و دەنگدەن بلێن ئێمە کوردین و کەرکوو کورسانی ئیشاءڵڵا زۆر باشە دەستە خۆش بێگەر تۆش بێت ئێرەوە وەکو گەنجێک پەیامت چییە چەند سعاتێک ماوە چیت هەیە بۆ ئەو گەنجانە بۆ ئەو خوشکانەی کە ئێستا لە ماڵەوەن بچنە سەر سندوقەکانیدا. من ئێستا خۆم لە 90 بووم وەڵڵای خەڵکیانە هاورد بڕگم پرگریانە وەڵڵای خەڵکیانە هاورد بە بەشان خەڵکیانە هاورد عەرەب تورکمان خەڵکان بە عەرەبانە هاورد بۆ ئەوانەی ئێمە نایەن بۆ نایەنە پێشەوە داواکارم پێڵاوەکان تا ماچ دەکەم بەس وەرنە سەر سووقەکانی دەنگان بەس ئەمڕۆ بۆ چارەسەری کوردی کەرکووکە بەس ئەمڕۆ یارمەتی ئەم حزبارە بدەن بەس ئەمڕۆ وەڵڵای بەچاو خۆم بینم یعنی خەڵکیان هاوردە بەشاکردان تا باشە چی پەیامێکتەیە چۆن پێیان ئەڵێن بێ لەسەر شەقام ئەوە ناپێڵن پێڵاوەکانیان ماچەکەم بەس بێن دەنگ بدەن پێڵاوەکانی گەورە و بچووک دایەک برا خوشک هەمووی زۆر سپاس یعنی ڕەنگین ئەوە داواکاری گەنجێکی کەرکووکیە کە داوا دەکات ئەوانەی کە ئێستا لە ماڵەوەن بۆ ئەوەی کەرەبووی ئەو کەسانەی کە هاتوون بۆ دەنگدان و دەنگەکانیان بە هەر گرفتێک نەیانتوانێت دەنگ بدەن داوا دەکەن ئەوەی کە لە ماڵەوە بێنە سەر سندوقی دەنگدان. دەستخۆش ئێمە بەردەوامە بینەوە چینە لای هاوکارمان نالی دیمە لای تۆ پرۆسەی دەنگدان لای تۆ چۆن بەڕێوە دەچێت کاتێکی کەمی ماوە هاوڵاتیان تا چەند ڕوو لە بنکەکانی دەنگدان دەکەن تا چەند بە گڕوتینەوە دەیانەوێت بەشداری بکەن وەڕاو بۆچوونی هاوڵاتیان چییە سەبارەت بەم پرۆسەیە. ڕەنگین من لە بەیانی سەعات حوتەوە کە لەگەڵ تیمەکەمان دەرچوین گەڕک بە گەڕکمان بەسەرکرێتەوە خوێندنگەکانمان بەسەرکرێتەوە بنکەکان لە گەڕکی پەنجاعەلی و ڕزگاری و ڕاپەڕین و شۆرجە تاکو نیۆڕۆژ هیچ کێشەیەک لە دەنگدانی گشتی نەبوو پرۆسەکە زۆر بەباشی بەڕێوە چوو بەڵام دواتر کێشە بۆ هەندێک دەنگدەر دروست بوو کە لە کارتەکەیان ناخوێنێتەوە یاخود بەسمەیان ناخوێنرێتەوە بۆیە ئێستا کۆمیسیۆن داوا دەکات هەر کەسێک بەسمەی کارتی ناخوێنێتەوە بارکۆدێک لە پشتی کارتەکەیان هەیە بابەوە کارتەکە داخل بکەن و بتوانن دەنگەکانی خۆیان بدەن لە ئێستا لە گەڕکی ڕەشی داوام لە بەردەم بنکەیەکم کە ژمارەیەکی ئێجگار زۆر هاوڵاتی بەهاتونەتە بەردەم بنکەکە و دەیانەوێت دەنگ بدەن چەندە پێویستە ئەم دوو کاتژمێرە دەنگ بدەن یعنی هاوڵاتیان لە گرنگی ئەم هەڵبژاردنە تێگەشتوون هاوڵاتیان دەزانن ئەم هەڵبژاردنە بۆ کەرکووک چەندێک چارە نووسازە دەزانن یەک لاکەرەوەیە بۆ کورد بۆیە ئەم 2 سەعاتەی ماوە هەمووان پێکەوە هاتونەتە بەردەم بنکەکانی دەنگدان و دەیانەوێت دەنگ بدەن لە من کەمێک بەر لە ئێستا لە گەڕکی عروبە و ڕێگەی بەغدا بووم ژمارەیەکی ئێجگار زۆر هاوڵاتی تورکمان و عەرەب لە بەردەم بنکەکان بوون دەیانویست دەنگ بدەن بۆیە کورد دەبێت ئەم 2 سەعاتەی ماوە بە زووی بچێتە بەردەم بنکەکانی دەنگدان و دەنگ بدات 2 سەعات چارەنووسی کەرکووک دیاریەکات من هاوڵاتیم لای هاوڵاتێکی زۆرم لای حەز دەکەم لەگەڵ لێرا قسە بکەم بێنە لای منەوە وەکو کەسوکاری شەهید پەیامتان چییە بۆ هاوڵاتیان کە 2 سەعات ماوە بۆ دەنگدان و بێن دەنگەکانی خۆیان بدەن بەڕاستی داواکەین لە خەڵک 2 سەعاتمان ماوە ئەم 2 سەعاتە یەکلاییکەرەوەی کەرکووکە داوا لە کەسوکاری شەیدانەکەم داوا لە کوردانی دڵسۆزەکەم هیوادارم بەم 2 سەعاتە بێنە بەردەم سوڵقەکانی دەنگدان و دەنگ بدەن بەڕاستی ئەم جارە دەنگدانی کەرکووک دەنگدانی یەکلاییکەرەوەی کووردە هیوادارم وەکو بڕۆنسەی منتیقە عەرەب و تورکمانەکان کە ئەوان بە لێشە ڕۆشنێتە سەر سوڵقانی دەنگدان و دەنگەدەن ئێستاکە لەم 2 سەعاتەیە بە خەریکە فێڵێک دروست بووە زۆر کەسمان ئەڕاتە سەر سوڵقەکانی دەنگدان لە جیازەکە ئایا پەنجەی دەرناچێ ئایا بەسمی دەرناچێ ئەو کێشەیەشمان هەیە یعنی داوا لە خەڵکەکەم بە زووترین کات دوێن ئەم 2 سەعاتەمان ماوە فریای دەنگەکانیان بکەون
حاجی بێتە لای منەوە بزان پەیامی تۆ چییە کە 2 ساعت ماوە بۆ دەنگدان پەیامی تۆ بۆ هاوڵاتیان بەشداری هەڵبژاردن بکەن چکە هەڵبژاردنێکی گرنگ و چارە نووسازە بوو بڵێ براکەم کەرکووک ئەبێگەرە بڕە هەر دەنگ بدە کە سوکاری شەیدان داواکەین لە خەڵکی شۆرجە لە هەموو گەلی کورد بڕادە دەنگ بدەن دەنگ بدەن مەکتەبی عەرەبەکانەوەتان عەرەبەکان لەوێ هەمویان کۆبرێتەوە گشتی دەنگەدا ئێوە بۆ ناڕۆندن دەنگ بدەن کەرکووک حیاتی کوردە بۆ ناڕۆن دەنگ بدەن دەست خۆش بکاک پەیامت دەست خۆشنالی سپاس بڕێر نەنداوە دەنگ بدەم پەیامت بۆ ئەوانەی کاکە بابا بڕۆ دەنگ بدە بۆ ناڕۆ دەنگ بدە ئەگەر گوێبیستی من بیدێمە لای تۆ دەنگ بدە کەرکووک ئیرادەمانە بێ بڕات بەبێ نابێ بێ بڕات بۆ دەنگدان دەست خۆش نالی هەوار دێمە لای تۆ گەر تۆ گوێبستی ئەمە بی بتوانی زانیاریەکانمان بۆ بگوازیتەوە تاوەکو ئێستا کە کاتێکی کەمی ماوە بۆ هەڵبژاردن پۆل بە گروتینەوە بەشداری ئەم پرۆسە چارە نووسازاکەن لە کەرکووک وەک ئەبیستن دەنگی تەهۆڵ و زۆر ناو تەپڵی سەرکەوتنی نێتەوەی کورد لە شارەکە هێواش شێواش ڕوو لە زیاد بوونە دیارە من سەبارەت بەم پرۆسە گرینگە ئاچمە لای خاتو فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی پەیامی گرنگ بە هاوڵاتیان بگەێنێت کە تاکو ئێستا نەهاتوونە بەشداری ئەم پرۆسە پیرۆزە بکەن. بڵێ سلااو لە سەررجەم بینەران و سلااو لە جەنابێت من لێرەوە لەم شوێنە گەرمگرۆ لە بەردەم مەدرسە 11 ئازارەوە کە شوێنێک بووە خوشکانمان دایکانمان ئەوانەی کە لەم سنوورە ژیاوەنجێ ڕەخسنە دێرینەکان بووە داواتان لێکم ئەوانەی کە تا ئێستا نەهاتوون بەشدار بن بێن بەشداری بکەن لە بەری کاتەکەمان زۆر کەم ماوە خەڵکێکی زۆر من کەمێ پێشەستە باسم کرد لە شارەکانی تری هەرێمەوە هاتوون لە سلێمانیەوە لە هەولێرەوە بە تایبەت لە گەرمیانەوە هاتوون بۆ ئەوەی دەنگەکانیان نەفەوتیانن هاتوون بەرگەی ڕێگەی دووری لە سۆرانەوە خەڵک هاتووە کەرکووکی لەوەتی هەیە ئاوارە و دەربەدەری ژێردەستی ڕژێمی گۆڕبەگۆڕی سەدام حوسێن بووە لە دوای 18 ساڵ ئەمڕۆمان هەیە بین دەنگ بدەین بەڕاستی خەڵکی ناو شار پێویستە تەمەشای ئەوانە بکەن زیاتر جۆش و خرۆش بیانگرێ هەروەکو ئێستا ئەیبینین دەوڵ و زرنایە ئەوانەی لێرە دێن بەشدارێکن دیارە بە دڵخۆشیەوە دەنگەکانیان ئەدەن داواکارم کە خەڵکی بێن دەنگ بدەن زۆر گرینگە ئەوەی کەوا دێ دەنگەدا لێرە دەنگ بەو لیستولایەنە بدا بە تایبەتی لە ناو کورد ئێمە بەلامانە مهمە کورد دەنگ بێنێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرتاوە داوامان کرد وەرن با هەموو یەک دەنگ بین کۆ دەنگ بین لیستێکمان هەبێ بۆ ئەوی دەنگەکانمان یەک دەنگی چونکە چارەنووسی کورسیەک ئەتوانێ یعنی دیاری بکە بۆی داوایان لێکم لێرەوە چاویان ماچەکەم بێن فەرم و بەشداری بکەن یەک دەنگێکە تۆ ئەیدەی کە مافێکی دیموکراسی خۆتە فەرم وەرە دەنگ بدە بزانە ئەم لیستەش تاقیب بکەرەوە لیستی هاوپەیمانی لە داهاتوو بەرنامەی باشی هەیە بۆ خزمەتکردنی شاری کەرکووک و هاوڵاتیان و کوردستانیان من دڵنیام ئەوەی دەنگ بەم لیستە بدا دەنگ بە لیستی 142 کەرکووک هێز و ئیرادەمانە دەنگی پێ بدا قەت پەشیمان نابێتەوە و دڵنیام ئینشاءالله سەرکەوتنی گەورە بەڕێوەیە چۆن لە هێز و دەنگدانی تایبەت بینیمان دانیشتوانی شاری کەرکووک چاوتان ماچەکەم تکام وایە فەرمونون وەنە سەر سندوقەکانی دەنگدان لە بنکەکانی خۆتان لە گەڕەکەکانی خۆتان تاوەکو سەعات 6 چونکە دابخرێ دوایی ئەو پەشیمانیە دادمان نادا تکام وایە بێن گەورە و گچکە ئەوەی مافی دەنگدانی هەیە کارتی بایۆمەتری تەواوە لەگەڵ ئەو ناسنامەیەکی هی عێراقی بێنێ بۆی بتوانێ دەنگی خۆی بدا بەڕاستی ئەبێ ئێمە ئەوەمان بیر نەچێ سەرکردەی گەورەی مەزنمان جەنابی مام جەلال داکۆکی کەری سەرسەختی شاری کەرکووک بووە لە شارەکانی ترە و هەواڵەکانمان هاتوون هاوکارمان بوون لەم بانگەشەیە شەو ڕۆژتان ناوتە سەر یەک بەڕاستی من سپاسی تیمەکانی هەندانەکەم هەموو ئەوانە ئەەکەم لەگەڵمان بوون بۆ سەرخستنی پرۆسەی هەڵبژاردن بە شێوازێکی گەرم و گوڕۆکۆی کە ئێستا هەیە داواکارم ئەم 2 سەعات و 3 سەعاتەمان ماوە فەرموەرن دەنگ بدەن بۆ ئەوی بتوانین کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنین بۆی بتوانین کاریگەری تەواومان هەبێ لە کاتی جێبەجێکردنی تەواوی مادەی 140دا چونکە با پێتان بڵێم لە وڵاتانی دەوروبەر لە هەر 4 دەورەمان هەموو یعنی چاودێری ئەم هەڵبژار ناکەن کە ئێمە لێرە دەنگ بێنین سەرکەوتنی گەورە بەدەستمانەوە بێ دەنگ نەهێنین ئەڵێن داوای چ مافێکەکەن ئەوە تا ڕێژەتان چەند کەمە نەچوون بەشداری دەنگدانی شارەکەی خۆتان بکەن کە ئەمە زۆر گرینگە چونکە کاریگەریە هەبێ بەسەر دیاریکردنی دەسەڵاتی داهاتوو ئینشاءالله سەرکەوتن بەڕێوەیە سەرکەوتن بەڕێوە بە بەشداریکردنی زیاتری ئێوە هەروەکو چۆن دوێنێ توانیمان لە دەنگدانی تایبەت لە 140 دەنگەکانی ناو شاری کەرکووک و ناوچەکانی تر بەدەست بێنین ئینشاءالله سەرکەوتنی گەورە بەڕێوەیە بۆیە داواتان لێکەم
بێن دەنگ بدەن بەڵکو بتوانین سەرکەوتنی زیاتر و زیاتر بەدەست بێنین. خاتو فریال بە پێ و زانیارانەی کا بە دەستگای میدیایی کەرکووک کەوتووە ئەڵێن لە گەڕەکە عەرەب نشینەکان ڕێژەی بەشداریکردنی عەرەب زیاترە لە کورد. تۆ پەیامت بۆ کوردانی شارەکە چییە بۆی لە عەرەب زیاتر کە کورد ڕێژەیەکی زۆرینەی لە شاری کەرکووکە دووبارە وەکو ئەحسای 57 کورد زۆری دەنگی زۆر نەبێنێ لەم هەڵبژاردنە چارمەسا. دیارە ئەوانیش درکیان بەوە کردووە کە ئەمە مەترسیەکی گەورەیە کە کورد بیسەلمێنێتەوە دیسان نەتەوەی یەکەمە لە شارەکە ئەوان هەموو کۆدەنگن لەگەڵ ئەو هەموو خلافەی کە هەیەە لەگەڵ ئەوی کە لیستی جیاجیاشان هەیە ئەوە تا بینن چۆن بەرەو ڕووی سندوقەکانی دەنگدان ئەڕۆن ئەوان کاندیدەکانیان تهدیدی شاری کەرکووکەکەن ئەڵێن لە دوای هەژدەی دوانزەوە ئەبێ هەموو خاوڵاتیانی کەرکووک ئەگال بکەنە سەریان ئەزانن دانیشتوانی شاری کەرکووک ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە سیاسەتی زەبروزەنگ سیاسەتی سەرنەوەی ناسنامەی نەتەوایەتیە کە ئێمە شانازی پێواکەین بۆیە ئەبێ هەمومان بێین هەموو ئەوانی کە نەهاتون بۆ دەنگدان بێن بەشداری بکەن و دەنگەکانیان بدەن لەبەرەوەی ئەمە مەسەلەیەکی نەتەوایەتیە کوردایەتی ڕاستەقینە ئێستەیە دوێنێکە بە تفەنگ بوو ئێستا بە قەڵەمە بۆ پەنجەمۆرێک کە تو ئەەکەیت و دەنگە دەیت سپاس بۆ پەیامە گرنگەکانت بۆ هیواین کە زۆرترین کورد بتوانێت لێرە بەشداری بکە بڵێ ئەچینە لای پەیامی هاوڵاتیان زیاتر بۆی بزان پەیامی ئەوان لەم ڕۆژە چییە سڵاوتان لێبێ ئەم ڕۆژەتان پیرۆز بێ ئەوترێت لە گەڕەکە عەرەب نشینەکان ڕێژەی بەشداریکردنی عەرەب زۆرترە لە کاتێکدا کورد دەنگی زۆر